وبڕیارماندا کە بەیانی هەر 4 نەفەر بچین عارەسیاتی لەو منتیقەی بگرین کەشفی بکەین دەوروبەری بەعرەکەی بزانین خی گەورەگە هەڵیداتەوە دەرێ زاو بەیانی ئمە 4 نەفەر بەیانی زوو چوین ئەگە چوین من لەکردن بەلەمەکەی ئەو لای دابەزیم تەحەڕی ئەو منتیقەی دەکەم 3 نەفەرەکانی دیکەش چوون بۆ ئەو جێ خەوەتەکان دوایە بانجی منیا کرد کوتیانەوە لاشەکە هاتۆتەوە دەرێ جا ئەگە چوم دەتەنش بەعرەکەی بوو بە بەردەشیەوە بوو دەوری 12-13 ڕۆژە بەردەوام تیمەکان دەگەڕێن جا ئایا خی گەورە دیارەویستی وا بووە هیچ کە نازانم وڵای بەس ئیشاءالله ئەوی دیکەش دەدۆزرێتەوە تەماخوای پەروەردگار ومێدی خی گەورە ئیشاءالله پاش ئەوەی کە سەرجەم تیمەکانی ناوچە جیاکان هێنامان بۆ ئەو شوێنە لەگەڵ تیمی بەخا تەواوی دەریاچەکەمان پشکنین بەڵام نەمان دۆزینەوە بەس ئەم شەو یەکێک لە هاوڵاتیەکان سەر ئاو کەوتووە بە ناوی کامەران بەڵێ کامەران شەید حەباس و هاوڵاتەکەی دیکەش هەر لەو شوێنەیە ئەو شوێنێک کە ئەو لی سەر ئاو کەوتووە هەر ئەو شوێنەیە کە پێڵاوەکەی لێ دۆزرایەوە پێشتر بەڵام ئەو شوێنە ئەشکەوتێکی زۆری تایە و زێە زیاتر لە 20 مەتر خوڵە تیمەکانی خەواز تەواوی ئەو شوێنێک کردو بەڵام گرفت بۆ تیمەکانی ئێمە ئەو شوێنە زۆر تەلی تێدایەوە ئەشکەوتی زۆری تێدایە گومان دەکرێ کە هەر لەو منتیقە بێ ئێمە تیمەکانمان ئێستا لێرەنا و بەرنامەدادنی بۆ گەڕان تاکو و هاوڵاتەکەی تر دەدۆزینەوە.